باسکردنە لە کۆکردنەوەی تەسبیح لە ناوچە جیاوازەکانی کوردستان و هەمیشە یەکێک لەو هونەرمەندانە یەکێک لەو کەسانەی کە هەمیشە وەکو کەسێک لە هونەرە و خەمخۆرێک لە هونەرە و هەمیشە بە دوای سروشتی کوردستان و هەمیشە نیشاندانی جوانیەکانی کوردستان بووە. ئەیش کاگناسیحە کە هەمیشە هەوڵیاوە لە ڕێگەی چاوی کامێرەکەیەوە، هەمیشە هەوڵیاوە لە ڕێگەی ئەوەی کە بڕوە لە ناوچە جیاوازەکانەوە ئەو شوێنانەی کە جوان و ئەو شوێنانەی کە کەس نەیبینیوە جارێکی تر پیشانی بات و لە هەمان کاتیشە هەوڵیاوە کۆمەڵێ نەریت هەیە لە لای خۆمان، کۆمەڵێ بابەت هەیە کە پێیویستە بە کەلتوری ئێمەوە لە ڕاپردووە باو باپیرانمان بەکاریانێناوە. ئەمڕۆ باسیەوەکەین کە تەسبیح یەکێکە لەوانەی کە هەر لە کۆنەوە باو باپیرانمان بەکاریان هێناوە و ئێستاشە بینی لە زۆربەی ناوچەکانی کوردستان تەسبیح بەکارهێنرێ و بەتایبەتی لە شاری سلەیمانیش هەتا ئێستا ئێمەش زۆر بەمانەگە لە چوو بینێتە بازاڵای مزگەوتی گەورە چەندین پیاوی بەتەمە نەبینین ئێستا خەریکی ئەم پیشێن و کار لەسەر تەسبیحەکەن و لانە تەسبیح کۆمەڵە جۆری تایبەتی هەیە. ئێمە ئەمڕۆ گفتوگۆکی لەسەر ئەم بابەتە کە بتوانین بە شێوەیەکی باش بزانین ئەم تەسبیحانە لە چ ناوچەکانەوە کۆکراوەتەوە و کۆمەڵە بابەتی کەشمانەیە هەم بەردە و بەدەر لە چاوی کامێرەکەی ئەم کارانەی کەشەکە ئێمە زۆر سپاسیەکەین و خۆشحاڵی شۆخۆشی لە ستۆدیۆ ئامادە. کاک ناسی زۆر بەخێر دانیەوە باش بەیانی بینەرانی هەموو شاشە جوانەکەی کورسات باش. سڵاو لێ بەزلەکان زۆر جوانە بەیوایەوەی کامیشە کەلتورەمانەسی بەخێربەی دەستخۆشی ئەم کارە جوانت لە یەکەین کاستای بە کۆکردنەوەی ژمارەیەکی زۆر لە تەسبیح لە ناوچە جیاجاکانی کوردستان. ئەمێ لە بیرۆکەکەیەوە دەست پێ بکەم. کاکە ناسەح بۆ بیری لەوە کردەوە کە تەسبیح لە ناوچە جیاجاکانی کوردستانەوە کۆ بکاتەوە. من هەمیشە ویستومە کاڵچەرە کوردیەکان زیندوو بکەمەوە یان بگەڕێم کۆیان کەمەوە و دیسانەوە لە ناو کوردستان و لە ناو سروشتی کوردستانە لە ناو میلەتی خۆمانە دیسانەوە دووبارە خەڵک ڕووکەنەوە کاڵچەرە کوردیەکان هەموو ئەو کولتور و کەلەپورە جوانێکی ئێمە هەمانە لە دنیا تاکە کەم نەتەوە و گەل هەبێ ئەم کولتور و کەلەپوری ئێمەی هەبێ. مناسبێکمانەی ئەمە لە کوردستان ناپێ و ترێشە کراو خواردنەوەی پیاوان. شەکە خواردنەوەی پیاوان من کە ڕۆشتم یان تۆزێ شیرینی بەسەرچوویان شوشەیەک یان پەیکەرێکی بەردینی ئاسینی نیشتێکیانی هێنایاندا بە هەدیانەدا بەو پیاوانی کە هاتن بۆ مەراسیمی شەکرا خواردنەوە. من بیرم لەوە کردەوە ئەم نەریتە بگۆڕین بیکەین بە تەسبیحی قەسوان. ئەو نەریتێکی پیاوانە پیاوان دێ بۆ شەکرا خواردنەوەی ئەو مەراسیمە کە پیاوان دێ دەق هەدیەیەک و دیارێکی پیاوانە بدرێ بەدەست و پیاوانەوە بۆی بۆ مروری زەمن بۆ چەند ساڵێک بەدەستیانەوە بێت ئەو یادەوەریە بمێنێتەوە و شتێکی جوان بێ. لەگەڵ گەڕانمە خەریک بووم وەکو جاری پێشوش باسم کرد خەریکی دیکۆمنتکردنی نووسینەوەی جوگرافیای کوردستانی گەورەم بە هەر چوار پاچە کوردستان ئاگەڕم خەریکی دیکۆمنتکردن و نووسینەوەی جوگرافیای کوردستانی گەورەم. لەم گەڕانمدا هەوڵمدا ئەم تەسبیحە قەسوانانی کوردستان کە کوردستان تقریبا زیاتر لە 700 دانم کۆکردێتەوە هینە چوارپاچە کوردستانە زۆر زۆری لێ دانەکەیش هەمووشی جیاوازە هەر مجموعەیەکی هین ناوچەیەکی کوردستانی چیاکی کوردستانە. لە کوردیەکانی خۆ بەس لە تەسبیحێکی کەمە بوا دانێکیش بەدەست وڵای زۆری منابەتی تر هەمووشی بەستە بوو دانێکیش هەیە بە من دەرینێن ئەمە دەستە خۆش شتێکە کۆکردنەوەی زۆر قورسە زۆر ئاسان نییە. هەر لە ماڵی خۆشمان ئاوا بەسوومە زۆر زەحمەت نایە سە بۆ نمونە ئەم پارچەیە ئەمە بۆی بەرزم کردەوە ئەمە تۆزێ جیاوازترە لەوە ئەمە کۆکراوەی هەر چوار پارچەیە ئەمە بەستەیەکە تەسبیح هەیە چوار پارچێتیە بۆ نمونە ئەم تەسبیح ڕەشە قسوانە ئەمە هین جەزیرە بۆتانە ئەمە جەزیرە بۆتانەوەی کە یادم بێت باکووری کوردستانە بۆ نمونە ئەمە یەکێکە لە تەسبیحە جوانەکانی ڕۆژاوە هەمووی ئەڵێ نیسکە جیاوازە لە تەسبیحەکانی دەمەڵی نیسکە و تۆزێ خەڕۆم جا ئەلوانی تۆخ جوانترە. بۆ نمونە ئەم تەسبیحەمانەیە ئەمە پێوترێت چۆلەکە خۆری خاوێ ئەمەی گوندی خاوێکە یەکێکە لە جوانترین دارەبەنەکانی کوردستان لە گوندی خاوێ هەیە. بۆ نمونە تەسبیحێتری تایە کە زۆر ئەم تەسبیحانە چۆن کۆ کردوێتەوە خۆ سەردانی شوێنەکانە کردووایان زۆر ئەتوانم بڵم لە 180 خۆم ڕۆشتوم سەردانی شوێنەکانم کردوت و قەسوانەکە لە دارەبەنەکە لێم کردوێت و بردمە لە ماڵە خۆشم کردو باشم کردمە بەمە. بەڵام لە سابیسیشی بۆ نمونە گەڕاوم بە شوێنە کڕیومە چوومەتە شوێنەکان کڕیومە لەوێ کڕیومە زۆر باشە. ئەمانە ئەگەر
ئەمە باسێکی باکوورە ئەمە ڕۆژاوایە ئەمە یەکێکە لە گوندەکانی کوردستان لەوانەیە کامانە زۆر جارکە پرسیار بکەی هەرێکە چیرۆشێشیە بێت بۆ نمونە لە پیاوێکی پیرە پرسیاڵ ئێمە لە ساڵی ئەوەنەوە ئێمە بەم شێوازە ئەم تەسبیح هەمان دروستکە سا باسیەمەوە کەوتی لە گوندی خارە لە دارێکی تۆزێ تایبەت و ئەوە لەوانەیە ئامادەکاری باشی بێ چۆن چیرۆکەکانە وەرگرت ئەمە هەمووی خۆم دیکۆمنت کرد هەم بە سەوت و سۆرە هەم بە فۆتۆش بۆ نمونە ئەمە تقریبا لە مانگی 4 و 5 کە قەسوان بە کەڵکیەوەی بخورێت دوای خوردنی تۆزە ڕقە بێت تۆزێک خواردنی ناخورێت یەک کەم ڕقە بێت لەو کاتی ڕقبوونا ئەم قەسوانە ئەچن بە نینۆک بە نینۆک دارەکان ئەو کەسانی کە لەوێن ئەو دارانیانەیە خاوەنی و دارانن بە نینۆک تۆزێگەی کڕێنن بۆی هەتاو لێ بە ئەو نەخشەیە تیا دروست بێ پێڵێن دەست نەخش هەشە چۆلەکە کە دەنوکی لێ ئەدات برینارێکە کە برینارێکی ئەو نەخشەی کا دروستە بێت هەشە داخیەکات کە ئیهێنێتەوە فریان ناکەوێت ئەو هەموو قەسوانە بە نینۆگیان چۆلەکە نەکردووە ئەیهێنێتەوە لە ماڵەوە ئاسنێک سوورەکاتەوە لە کاتێک کە خۆشەیەکات داخیەکە بە ئاسنی داخیەکات ئەو نەخشە ئەلوانی کا دروستە بێت بەڵام ئەمانە هەمووی ئەمە بۆ منم ئەمە یەکێکە لە قەسوانە تایبەتەکانی باکووری کوردستان جزیرە وەتانە ئەمە هەر خۆی ڕەشە هەر قەسوانەکە خۆی ڕەشە بێت ئەمێن تۆ خۆی ڕەشە بێت هیچ دەستکاری هیچ دەرمانێکی دێنەدراوە هەر خۆی قەسوانەکە ڕەشە ئێستا لای خۆمان ئەڵێن تەسبیحی ئەبڵاق ئەبڵق زای مەبڵق چییە ئەمە چۆن بیناسی ئێستا ئەمە ئەبڵقە ئەمە ئەبڵق چ جیاوازێکیە لەگەڵەوانێکە ئەم شێوازێکی ڕون و ئەڵێ شوشەیە لەماعی زیاتری سە بۆ نمە لەمانە ها دیارە لەماکەی ئەو ئەبڵقە ها ئەبڵقە لە ناوێنە دیارە ئەبڵقی نەخشدارە قەزوان کە زۆر بریقا و زۆر ڕەونەقی هەبوو ئەبڵق ئەو ئەبڵقە هەشە ئێستا بە دەرمان ئەبڵقیەکەن بەڵام ئەوە کە شۆردت ئاوت لێدا شۆردت دەیەبێت و دەرمانەکە ئەگە دەرمانێ بێ ئەگەر ئەسەوە هیچی دەرمانین ئەوان ئەبڵق حەزەکەی بیخەنا حەوز و حەوزی ئاوە باسی ڕۆژتای ببێن هەو ئەمان ئەبڵقی خۆیەتی باشە ئەمە لە ڕۆی جیاوازی نرخەوە بۆ منە جیاوازەکانیان چۆنە ئەوانەی کە تەسبیحی قەزوانی ئەبڵق و ئەوانەی گرانترە طبعا گرانترە ئێستا تەسبیح لە بازاری سلێمانە لە بازارەکانی کوردستانە لە 25,000ەوە دەست پێەکە هەر تاکوون $2,000 ڕات باشە تۆ تەسبیحی کام ناوچێ و بە زەحمەت دەستکەوتووە هیچ شوێنێک زۆر چاوەڕێ بووی تا تەسبیحێکی ئەو شوێنە و دەستکەوە بۆی ئەوە جۆلەمێر گووان زۆر هیلاک بوون لەگەڵ ناو تەسبیحەکانە هەیە تا دەستم کەوتووە چوون ماوەتەوە لەوێ چوون گەڕاوین بە شاخیانە ڕۆشتین زیاتر لە 6 ساعت ڕۆشتوین بۆ دارەبەنێک کە لە گوندە لێ پرسیمە لە گوندێکی جۆلەمێر پرسیمە وتومە بە شوێن قەسوانێکی ئاواگەڕم من گەشتم کرد بۆ باکوور کوردستان وتومە بە شوێن قەسوانێکی ئاواگەڕم وتیانە لە دارێکە لە فڵانە شاخە بە زۆر دوورە بێ پێ بڕۆین بە پێ ڕۆشتم زۆر ناڕەحەت بووم زۆر ماندوو بووم تا ئەمانە کڕیوتن کاکە ناستەح ئەوە نییە کە کڕێبێتی هەمووی لە 180 کڕیم لە 180 خۆمە لە 120 کڕیمە ئەوانێتی خۆ دروستت کردووە چی لە دارەکە لێو کردوێتەوە باشە ئێستا نزیکەی 700 تەسبیح زیاترت کۆ کردوێتەوە هینی هەر 4 پارچەی کوردستانی ناوچە جیاوازەکان ئەتوێ دوابەدوێ ئەمە بگەێنیت بەیکوێ بۆ نمونە توێ مۆزەخانەیەکی بۆ بکەیتەوە یاخود ئەم پرۆژێ ئەتەوێت دواتر چی لێ بەسەر بێت من ئەم پرۆژێ ئەمەوێت ئەگەر مۆزەخانێکی نیشتیمانی هەبێت بەس بەداخەوە ئەمڕۆ مۆزەخانەکانمان هەمووی بووە بە مۆزەخانەیەکی تیجاریان شخصی خۆزگە بە خۆزگای خوا مۆزەخانەیەکی نیشتیمانی هەبووە گرنتی هەبووە کە تۆ ئەمانم ببردای من تەسلیم کردنای لەوێ بۆ مێژوو بمانایەتەوە بۆ نمونە من کۆمەڵێ بەردی لەسەر ئەو بەردانش قسە بکەین لە گەڕانەکانمانە ئیسە بۆ نمونە ئەم بەردە گەورەیان ئەمە بەردی کوڕەکاژاوە یەکێکە لەو بەردانی کە زۆر زۆر ماوادی تیا زۆر جوانە گەسێرێکی خاڵە سەرکۆی بینیت جیاوازە لە بەردەکانی تر ئەگەر زۆر دەستی ها ڕەنگی دەستی شتە گۆڕێ ئەمان لە کۆکردنەوەی بەردەکان چی بوو ئەم بەردانە ئەمەوێت وەکو دیکۆمنتێک وەکو دیکۆمنتی لای خۆم هەبێت بەردی زۆربەی چیاکانی کوردستان مەبێ بۆ نمونە چیای ئارارات مێناوتە لە باکووری کوردستان ڕۆشەکان چۆن ئەزانی ئەم بەردە هینی کوێیە ئەمە خۆم تەمەکە هێناوە هەمووی لە ماڵ لە سنووقدانم کۆد و ڕقەموشیان دەسەرە ئەمە بەردی چای چەمچەیە یەکێکە لە چیا جوانەکانی باکووری کوردستان بەردەکەی ئێستا بۆ نمونە هەمووی ڕەشە ئەڵێ قیرە زۆربەی قیرە بۆ نمونە ئەم بەردە ئەگە حەجمی گەورەی بینی یەک شوشەی ئەتیادی بخەیتە سەر شوشەکە بێ باوێنە یەکێکە لەو سیفاتانی کە جیاوازە لە بەردەکانی کوردستان هەر ڕێک شوشەیەک بێ لەبی خەسەر بەردەکە ئەو بەردە ئەو شوشەیە بێ باوێنە فۆتۆگرافەرێک کە لە چاوی کامێرەکەت و هەموو شتە جوانەکانە بینی بەدەر لە کامێرەکەت خۆت هەوڵەی کە ئەم شتانە و کە مێژویەکی خۆشی هەیە بتوانی کاری لەسەرکەی ئەمانە کە دوجار ئەیهێنیتەوە چەند گرنگە شوێنێکی تایبەتی بۆ دابنەی کە ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامەکەمانەوە گفتوگوی لەسەرەکەین ڕۆژانە خەڵک ببینی بەتاکید من ناڵێم ئەگەر شوێنەکە بێت
مۆزەخانەگە یان حکومت بیر لەو کاتەوە شوێنێکمان بۆ دابین کات بۆ ئێمە زۆرین ئەم کەسانم تەسەڕەکەم من تەنها من خۆم نیم خەڵکانێکی زۆر ئیتمام بەم کاڵچەرە کوردیانە دەن شوێنێکی نیشتیمانی هەبێ ئەمەم شوێن ئەم بەردانە ئەم تەسبیحانە ئەم ئیشانە بەرین تیادا بنین بۆ نمایشە بۆ نمونە نیوانێکی بیانی کە دێتە کوردستان و دێتە سلێمانیەوە ضرورە بزانێت جلوبەرگی حەزەکە بزانە جلوبەرگی شارەکە ئێمە جلوبەرگی کوردیەکان چۆنن ڕاستە دووشتم لەگە خۆمێنە وتیان بڕۆ ڕۆ شوێنی خۆی ئەم بەردە ئەمەیانی شوێ ئەمە بەردی ئەشکەوتی سەحرایە لە منتیقەی چەمی ڕەزان یەکێکە لە ئەشکەوتە زۆر جوان و تایبەتەکانی کوردستان ئەمە بەردی ئەوەیە ئەم بەردە لێ من لە زۆربەی ئەشکەوتەکان شابادەکانم دەرێنەوە بەردی زۆر جوان و زۆر تایبەتەیە هەموو ئەم بەردانە شتی توفحاتن شتی زۆر جوان ئەتوانین بۆ شتی توفحات بەکاری بێن ئەمە ئەتوانین زۆر ئەگەر کارگەیەکە بێتوانین شتی زۆر جوانی تا لێ دروست بکرێت دەستخۆش بینەوە سەر بابەتە سەریکەکەمان کە تەزبیح ئەمە لێرەوە لەگەڵ قسەکانمانە لە پێشی مێزەکە کاوکاران تەزبیحەکانیاندا ئەم مەجموعەیان زۆر سەرنجی منی ڕاکێشا کۆمەڵی ڕەنگی تۆخ بەتاکید ئەمانە پێم خۆشە باسی کەین چونکە تەزبیحیش خزمەتیەوە ئەم تەزبیحیان بەتاکید ئەم تەزبیحیان ئەم تەزبیحە گەبین ڕەش و ئەلوانتیە ئەمە پێڵم تەزبیحی ژێرگەڵا ژێرگەڵا ئەمە طبعا لە مانگی نۆ لە 15 و 29 ئەبێت قسوان لێ بکەیتەوە لەگەڵ لە دارەکەی بیبێ لە ماڵ و خزمەتێکی ئەگە فریانەکەوتی ئەمە دوای ئەوە کە زستان هات لە مانگی 11 تا 12 تا 1 و 2 من لە مانگی یەکا ڕۆشتوم بۆ هەوار گوندی هەوار گوندی کاکەیەکان لەوێ لە ژێر گەڵاکانە ئەم تەزبیحانم کۆ کردوتەوە هێنامەوە کە وەریون واتەوەی کە کەوتون بە ژێر گەڵاوە باران لێ یاون و لە ژێر گەڵا ماون و ئەم ئەلوانە دروستەکەن ئەم ئەلوانە دروستەکەن ها ئەلوانەکان جیاوازە ئەمە پێم تەزبیحی ژێر گەڵا باشە بۆستا هاوکارانم ێستا لە کۆنتڕۆڵن تەزبیحێکی تیا بایی پارێکی زۆرە $2000 کامەیانە دوای ئەومان بەرەکان ئەو تەزبیح ئەو بەشەیە ئەم بەشەیە تیبین ئەمە لە $100 کەمتر نیە تیادی بس بۆچی جیاوازی ئەم تەزبیحە بۆ نمونە ئەم تەزبیحە سەیریکە ئەڵەی مورگە سەیریکە شوشەیە هەر ڕێگەڵی شوشوی مورە قەسوانیشە و ئەلوانەکەشی خۆیەتی باشە ئەمەیانە گرانترینیانە ئەمە گرانترین تەزبیحە گرانترین تەزبیح بۆ نمونە زۆربەی ئەمانە گران بەهاکان زۆربەی گران بەهاکانن ئەمە هەمووی زۆربەی گران بەهاکانی بۆ نمونە ئەمە نزگەی ئەمانە پێڵێن ئەمە زۆر تایبەتە نیسی هەڵی نیسکە ئەمانەشیان ئەمە لەو سایە بیستەیە کە کڕیوتیان ئەمە لەوانەیە لەو سایەشتەیە کە خۆت ئەمە کەیبینت دەما ئەمە هیچی دینارێکم پێ نایەوە ئەمە هەمووی خۆم کۆم کردوێت و خۆم هێناومە و خۆم چاکم کردو مەمنونەوە زانی دیاری تۆ ئەوە بڕیارمەوە بە عەلی خادی باکشم لێیە چونکە ئەمە زانیتی دانێمێت تەزبیح دانێ بەسەر چاو بەڵام ئەم بەشە تێکەڵاوی هەر چوارپاچی کوردستانە ئەمەیە ئاسانترە ئەیبەم لەگەڵ خۆم بۆ شوێنەکان بۆ لاولا لەگەڵ خۆمەتوان باس لەو کردوتە تەزبیحیش خزمەتکردنی ئەوێ تەزبیح چه خزمەتێکیوە پێویستە چۆن ئاگاد لێ بێ بۆ نمونە ئەبێت لە شوێنێک دای بنیت نە زۆر فێنک بێ سات بێ بەنەکەی گرژ بێتەوە تەزبیحەکە گرژ بێتەوە نە ژوێنە زۆر گەرم بێت مێروویەک هەڵدێنێت پێڵێن مێرووی تەزبیحخۆر تەزبیحخۆر هێگەڵێنێ هەم ئەم بەنەی ئەخوات هەم ناوەکەشی ئەخوات و زوو لە ناوەچێت ئەبێ نە زۆر شوێنی گەرم بێ نە زۆر شوێنی سارد بێ گەرمەکەی بۆی ئەو مێرووە هەڵنێنێ سادێکیش بۆی نەکە گرژ نەبێت و قسوانەکان یەکتری باشە خۆ لەگەڵ بەکارهێنانی تەزبیحانێوانە چۆنە زۆرە حەز لە زۆر باش هەمیشە من تەزبیحم پێ ئەوە لێەوە پێمەڵێن بەس شەخش بکە هاوکارانم بەس یەکێ لە نەریتەکان ینی هەر کەسێک زۆر جارە بینی تەزبیح قەزاڵە بەردەوام لە دەستا باوا بێ بۆی جوان بێت هەتا قسوان داربەن وایە هەتا قسوان بەدەستەوە بێت ڕەنگی جوانترە بێ و نەخشی جوانتر تیا دروستێ بوو وەزائیدەن لە طوبیشا سەلمێنراوە ئەم تەزبیح ڤایرۆسی دەست لە ئابات هەڵەگرێ لەگەڵ خۆی بە عنی ڤایرۆسی دەست لە ئابات کاک ناسەح قسەیەکێ لە کوردەواریاڵە تەزبیح کە ساحێبی نییە وایە ئەها زۆر تەزبیحە بەخشی من ساحێبیە بەڵام هەدیشی هەیە زەکات وشی دەدەکەی زەکاتی لێ بە زۆر کات لە شوێنێکە بیە حەزەکەی یەکەوە بەدەستێتی ئەڵێ تەزبیح ئەڵە بەخۆنایە ئەڵێ کاکە دوور ناکەم وڵێ نایە بەدی تاوە خەمیەوەیەتی تۆ لەش زەکاتیشی لێم ئەگەر تۆ بەهینی زەکاتەکە دەبێ گورزێ بەجێ بێڵی لێرەوە داخل لە حوسەدانەکە نە حوسەدانەکەەوە ئەوە تایبەتم کردووە ئەمەوێ وەکو ئەرشیفێک بمێنێتەوە بۆ کوردستان بۆ سلێمانی بۆ باشوور ئەمە ئەبێتە سەروەتێکی گەورە بۆ زۆر ڕاستە دەستە خۆش تەزبیحی هەر چوار پاچی کوردستانە هەموو قەسوانە جیاوازەکانە لە هەموو
بەشەکانی کوردستانە من لە دارەکان قەسوان مێنا و هەمیشە تۆ کاری جیاوازترەکەی هەمیشە کاری زۆر باشەکەی دەستت خۆش بێنمونت زۆر بێ بەهیوای بەردەوامی بۆ زۆر سپاس مەمنون دەستەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ من حەزەکەم ئەگەر هاوکارانم یارمەتیم بن بەدەر لە تەسبیحەکە من یەکێکی تر لەو کارانەی کە تۆ لەمەوەی ڕابردووشا قسەمان لەسەر کرد ئێرەیە بۆی لە کاتەکەشمان زۆر نەڕواگەر هاوکاران لەگەڵ ما بن ئەم کۆمەڵە وێنەیە ئەم کۆمەڵە وێنەیە کە لە دوو ئەلبومان کۆکراوەتەوە کە ئەبینی کۆمەڵە جلوبەرجی کوردی خانمانە وەکو کەلتوریی ڕەسەنی ئێمە کە هەمیشە گرنگجیمان بۆیەوە کە چۆن پارێزگاری لەو کەلتورە بکەین و ئەو کەلتورەی کە لە ڕابردووە لە باو باپیران و یاخو خانمە کۆنەکان وێنانە تۆ جارێکی تر کاری لەسەر کردووە و کاری فۆتۆ بۆ کردووە کۆمەڵی خانمیش لێرە توانێت وەکو مۆدێل کاری لەسەرکەن من پێم خۆش وەکو دوایین پرسیار دەستخۆشی لە تۆەکەین سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە هەمیشە بەردەوامبی بە هیوای ئەوەی کە هەمیشەش لە گەڵ دەستگای میدیایی کورساتە لە پرۆگرامە تایبەتەکانە هەم بۆ سەردانکردنی ڕۆژهەڵاتی کوردستان و هەمیشە خۆش هاوکاربی لەگەڵ هاوکارانمان کە لێ ئامادە بوون کارتان کردو لەسەر ئەو نەریتە جوانانەی کورد دووبارە سپاس بۆ دەستە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت زۆر سواز من هەمیشە سپاسی شاشە جوانەکەی کورساتەکەم کورسات ماڵێکە بۆ هەموو کوردێک بەبێ جیاوازی و تەنها شاشەیەک کە ئیتیمامی بە کاڵچارە کوردیەکان نابێ خەڵک بۆ بینینی کاڵچەر کوردیەکان سەردانی شاشەیەک بکە شاشەی کورساتە لای من هەمیشە سپاستان دەکەم چاوتان ماچەکەم دەستە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ تۆ